بیرمان کردەوە کە ماسک لەناو شار کەم بووتەوە و ڕێژەی بڕی پارەکە گران بووە بۆی بازرگانان ئەم فرسەتە نەخۆزنەوە. ئەمڕۆ دووەم ڕۆژی کەمپینەکەمان بوو بڕی 500 دانەمان دابەش کردووە بەسەر سێکتەری تەندروستی و سێکتەری ئەمنی وەزایدەن سێکتەری کوشت و کاڵی و با بڵێن هینی سایلۆی ڕانیە کە ئەوانە زۆرترین بەرکەوتیانە لەگەڵ خەڵکو و هاوشاریان. کە بۆ خۆم دەستم بە ئیشەکەی کرد و چوومە ناو ئیشەکەەوە ئیدی جیرانەکانیشم هاوکاریان کردم بەردوورەکانی تریش هاوکاریان کردم ڕۆژانە چەندانەیەکیان لەگەڵ مندا دووری لە وەلەو منیش ماندوو نابم بەس لە ماندووی منیان کەمتر کردەوە ڕۆژانە توانیم زیاتر بەرهەم بێنین. ئێستا ئێمە بە نمونە کۆمەڵک خەیاتین کۆمەڵک بەر و دوورین دەتوانین ڕۆژانە بەرهەمی بێنین. هەفتەیە وەتر ئیتر ئاوردە یاوە ئانە پێی شەربەتی و مرەبە ئێمە واقعان تەبیعین ئێمە هەر وەخت چێگە ڕەدی بیمێ خۆک و هەرامان تەختی نامسالمێش واقعان مێوەیە خاصە و پاییزەکانی چرێ خیار و بانجانوانە چایاوا پەنی واقعان مێوەیە خاصە دەست شاوەش بووە خوا. های نەگرا جێڵاس و ئالوبالو و بادامان هەیە و ماوەیە قۆخ و شەلیلمان بوو لەگرا خەریکین ئەیفرۆشی جا ماشەڵا بادامەکەی فرە بێ حەج جوانە قۆخ و شەلیلەکە بوو قۆخ و شەلیلەکە عمری تەواو بوو بادامەکەمان هەیە و جێڵاس و ئالوبالوەکە ئەیەنە سەر ئەم جادە وەڵاهی ئێمە شتەکەین خۆمانە زەحمەتی لە تەکا ئەکێشین و تەبیعیە شتێکی جوانە سەمپاشی ناکەین کودی ناکەین شتەکەیش بەڕاستی لە مەیانبار هەرزانترە جوانترە. La ciudad de Madrid poco a poco va cogiendo un camino a la normalidad. El comercio, la hostelería y las personas pues van marchando poco a poco en la normalidad, algo que nos va poniendo un poco más tranquilos porque la gente está regresando a sus trabajos, la gente está haciendo cosas nuevamente que solíamos hacer después de este tiempo que hemos estado confinados en casa. Hola, buenas tardes. Mi nombre es Vanessa Pérez, soy chilena y vine a estudiar un máster en comunicación y periodismo deportivo acá en Madrid. Como ven, ya estamos retomando la vida con más normalidad, pero siguiendo las normas con la mascarilla, la distancia social, luego de 3 meses. Y en estos momentos, como ven, ya la gente está empezando a salir a hacer compras y a salir a los bares y a poder reunirse con más tranquilidad en el fondo.